سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی ستاندەر من لەسەر زەویەکانی هەشتی حەسارۆکانم ئەو زەویانەی کە ماوەیەکی یەکجار زۆرە بووەتە گرێکوێرە لە نێوان حکوومەت و خاوەن زەویەکان و سوودمەندانی ئەو زەویانەی کە لە هەشتی حەسارۆکاندان ئەمڕۆ لە ڕاگەیەندراوێکی نوێدا یان لە بڕیارێکی نوێیاندا پارێزگاری هەولێر لە ڕاگەیەندراوێکدا لە پەیجی پارێزگاری هەولێر بڵاوێن کردوێتەوە کە بە زیاتر لە 40 ئامێر و بە سوودوەرگرتن لە هێزی ناوخۆ کارکردن بۆ گەیاندنی خزمەت گوزاریەکان بە هەشتی حەسارۆکان بەردەوامە و ئەمەش وا دەکات کە یان با بڵێین ڕایەکی نوێ لەسەر بەردەوامێتی یان کارکردن بۆ گەیاندنی خزمەت گوزاریەکان بە زەویەکانی هەشتی حەسارۆکان کە ماوەی چەندین ساڵە ئەو زەویانە بە تەواو نەکراوی یان نەگەیاندنی خزمەت گوزاری بووەتە کێشە و گرفت لە بەردەم خاوەن زەویەکان بۆ تەواوکردنی خانوەکانیان لەسەر ئەم زەویانەیان دروستکردن دەستپێکردنی وەبەرهێنان و دروستکردنی خانوو لەلایەن خاوەن زەویەکانەوە. من زۆر هەوڵمدا کە پەیوەندی بکەم بە سەرۆکایەتی شارەوانی هەولێر و پرسیاریان لێ بکەم دەربارەوەی کە ئەو کارکردنە هەتاوەکو کەی بەردەوام دەبێت وە لە کەیشدا کارەکان تەواو دەبن بەڵام پەیوەندیەکەم وڵام نەدراوە یاخود ژمارەکەیان بەردەست نەبوو هەتاوەکو ئێستا لە کاتێکدا ماوەی زیاتر لە کاتژمێرێکە من هەوڵی وەرگرتنی پەیوەندی ئەدەم بۆ قسەکردنی زیاتر لەسەر وەرگرتنی زانیاری لە بابەتێکی دیکەدا کە بە بەردەوامی داواکاری خەڵکی یان بەتایبەتی خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆکان بۆ ئەویش پرسی دابەشدوو واتاوەی کە ئەو زەویانەی کە پێکاتونە لە 200 مەتر بکرێن بە دوو بەشەوە و هاوڵاتیان یان خاوەن زەویەکان بتوانن خانووی لەسەر دروست بکەن بە شێوەی دابەشدوو ئەمڕۆ لە ڕاگەیەندراوێکیاندا وەزارەتی شارەوانی و حکوومەت یاریمی کوردستان بڵاوی کردوتەوە کە بڕیاریان داوە بە مۆڵەتدان بۆ دروستکردنی زەوی یان مۆڵەتیان داوە بە دابشکردنی دابەشدوو بەڵام بە شێوەیە کە پێویستە ئەو زەویانەی کە دابەشدویان تێدا دەکرێت لە 200 مەتر کەمتر نەبێت. من ێستا لەسەر زەویەکانی هەشتی حەسارۆکانم لەم بەرەوە بەشێک لەو ئامێرانە بینم کە ئەمڕۆ پەیجی پارێزگاری هەولێر وێنەکانیان بڵاو کردوتەوە و باز لەوە دەکەن کە بە زیاتر لە 40 ئامێرەوە خەریکی کارکردنن بە سوودوەرگرتن لە هێزی ناوخۆ بۆ گەیاندنی هاوکاریەکان یان بۆ گەیاندنی خزمەت گوزاریەکان بە هەشتی حەسارۆکان. من بەشێک لەو ئامێرانە بینم لەم بەرەوە کە بەشێک لە بار هەڵگر و حەفارە و شۆفەڵ کاری لێکات بۆ کارکردن. من قسەم لەگەڵ بەشێک لە نوێنەرانی خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆکان کرد دەربارەیەم پرسە ئەوەی کاوان تاوەکو چەند ئاگادارن و زانیاریان هەیە لەسەر گەیاندنی خزمەت گوزاریەکان بە زەویەکان یان ئەوان باسییان لەوە کردکە و کارانەی کە دەکرێت لەلایەنە و بار هەڵگر و شۆفەڵ و ئامێرانەوە بۆ جیاکردنەوەی فەرحەکان ئەوان داواکاری ئەویان نەبووە کە فەرحیان بۆ زیاد بکرێتەوە یان گەڕەکانیان بۆ زیاد بکرێتەوە بەڵکو خزمەت گوزاریان پێبگەیەندرێت وەکو ئاو و کارەبا و خدمەتەکانی دیکە ئەوان داوای ئەو بابەتەیان کردوونەوە کۆی کە جارێک گەڕەکانیان بۆ جیا بکرێتەوە. زۆر هەوڵمدا قسە لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی هەولێر بکەم دەربارەی ئەو بابەتەوەی کە بزانم هەتاوەکو کەی کارەکان بەردەوام دەبێت کەیش بە تەواوەتی پرسی ئاو و کارەبا یەکلایی دەبێتەوە گەیەندرێت بە سەر زەویەکانیان بەڵام پەیوەندیەکان بەردەست نەبوو. ساسان ئاونی وەزیری شارەوانی ئەمڕۆ لە ڕوونکردنەوەیەکدا ئاماژەی بۆ کردووە کە ینی ڕاگەیەندراوەکان بەم شێوەیە هاتووە بۆ پاراستنی فرەچەشنی کۆمەڵایەتی و ڕێگەکردن لە جیاوازی چینایەتی و ڕێخستنەوەی ژینگەی ئاوادانی و شار و شارۆچکەکان لە چوارچەوەی پێوەرە پلانسازیەکان بە لە بەرچاوگرتنی باردۆخی ئابووری کۆمەڵایەتی و هاوڵاتیان ئەم بڕیارە دەرچووە. مۆڵەت بە دروستکردنی خانوو لەسەر زەوی دابەشدوو دراوە بۆ سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و کە لە ناویشیاندا زەویەکانی هەشتی حەسارۆکان یەکێک دەبێت لەو شوێنانەی کە مۆڵەتی پێدرێت بە دابشکردنی دابەشدوو بەڵام بە شێوەیەک پێویستە و زەویانەی کە ئەو مۆڵەتە وەرەگرن
لە 200 متر کەمتر نەبێت واتە هەر بەشێکی ببێت بە 100 متریتەوە وەگی ناو بڕیارە نانگرێتەوە. ئێستا بەشێک لە ئامێرەکان لەسەر زەویەکانی هەشتی حەسارۆکان کار دەکەن. نوێنەرانی خاوەن زەویەکان باسییان لەوە کردکاوانە بۆ زیادکردنەوەی گەڕەکانە لە ئێستادا هەر چەندەکەوان داواکاری تریان هەبووە، بەڵام لە ئێستادا گەڕەکان زیاکرێتەوە و پەیجی پارێزگاری هەولێریش لە پۆستێکیان یان لە ڕاگەیەندراوێکیاندا باسییان لەوە کردووە کە کارکردن بە زیاتر لە سل ئامێر و بە سوودوەرگرتن لە هێزی ناوخۆ بەردەوامە بۆ گەیاندنی خزمەتگوزاریەکان بۆ هەشتی حەسارۆکان. هەر لەسەر ئەم پرسە بڕیار وە 40 بۆ 50 خولەکی دیکە نوێنەری خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆکان لێرە لەسەر زەویەکانی هەشتی حەسارۆکان ڕوونکردنەوەی زیاتر بدەن و هەڵوێستی خۆیان ڕابگەین دەربارەی ئەو پرسە و گەیاندنی خزمەتگوزاری بە زەویەکانی هەشتی حەسارۆکان. ئەوەیە بێنن ئێرە ئەو سەحرایە کە دەمێکە دروست بووە لەسەر هەشتی حەسارۆکان ئەوەی کە هەیە هەتاوەکو ئێستا بووەتە گرێکوێرە لە نێوان خاوەن زەویەکان و حکوومەت بەوەی کە هەتاوەکو ئێستا خەدەمات و خزمەتگوزاریان پێنەگەیشتووە و داوا دەکەن کە لە زووترین کاتدا کارەکان تەواو بکرێت و خزمەتگوزاریەکانیان پێ بگەیەندرێت. کاژمێرێکی دیکە یان کەمتر لە کاژمێرێکی دیکە نوێنەری خاوەن زەویەکانیش لێرە هەڵوێستی خۆیان لەبارەی بڕیارەکەی پارێزگاری هەولێر و سەرۆکاتی شارەوانی هەولێرەوە ڕادەگەیەندن دەربارەی بڕیاری گەیاندنی خزمەتگوزاری بەو زەویانەوە لە کاتێکدا لە پێشتردا چەندین جار بەڵێنی ئەوە دراوە یان بڕیاریەوە دراوە کە خزمەتگوزاری بگەیەندرێت بەو زەویانە، بەڵام هەتاوەکو ئێستا بڕیارەکان وەکو خۆی ماونەتەوە، تاوەکو ئێستا بەڵێنەکان لە چوارچێوەی قسە ماونەتەوە. چاوەڕوان دەکرێت بۆ ئەم جارە بەڵێنەکان هەتا ڕادێک ببرێتە سەر و خزمەتگوزاری بە زەویەکانی هەشتی حەسارۆکان بگەیەندرێت.